بادیان پرسی دوودانە دوو دەکاتە چەند هەموو شتێک بادیان نووسی دەکاتە چوار کەچی ئەمن لە حسابان نمرەی کەم دەهێناوە داهاتمە خوار ئەویش تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو دوودانە دوو دەبێ بە یەک نابێ بە چوار لای من وابوو لای من وابوو ددان و دوورێ و زبان نابن بە چوار دەبن بەزار بە تێدوایی دەکەن هاوار لای من وابوو دوو دەست و دوولاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێک داوا دێنە کار لای من وابوو گەڕاک خانوو کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە شار تێدا دەژین دەوڵەمەند و خەڵکی هەژار لای من وابوو کۆلکە و ڕیشە لەق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هێندێک کورت و هێندێک درێژ وەکو چنار لای من وابوو ئەوین و دڵ جوانی پاچی نابن بە چوار دەبن بە یار لە لای دڵدار ئەو هەمووی وادوو بەدوو دەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم سەد قارچەکەن بمدە لەژێر گولە و ڕەگبار بچمە سەردار قسەی دڵم دێتە سەردار کوردستان هەر وڵاتێکە و نابێ بە چوار ناوی کوردی زیندوو کرد تا وێنەی تۆمان